بەناوی خوای گەورە و میهرەبان. من ئاری عەلی حسێن، شێوەکارێکی خۆبەخشی شاری هەڵەبجەی شەهید. من بە نزیکەی 9 ساڵە کاری خۆبەخشی یەکەم لە هەڵەبجەی شەهید بە نسبەت بوارەکەی خۆمەوە بواری شێوەکاریە. زۆر حەز بە بوارەکەم، بۆیە هەمیشە خەریکی ئەو کارم خۆبەخشانە. سەبارەت بەم ڕاگرە، ئەم ڕاگرە لەسەر داواکاری بەڕێز بەڕێوەبەرایەتی هەڵەبجەی شەهید، بەڕێوەبەرایەتی تەندروستی داوای لێکردم کە ئەم وێنەی بە چەند وێنەیەک ئەم ڕاگرە بنەخشێنم لەسەر داوای ئەو و منیش دەستم کرد بە کارەکە. بەنسبەت کارەکە من 29 ڕۆژە خەریکی کارکردنم لەم ڕاگرەیە کە ڕووبەرەکەی بە نزیکەی 300 مەتر ئەبێ و بە چەندین وێنەی جوان ڕازانومەتەوە تاوەکو خەڵکی ئێرە کە کاتێن سەردانی نەخۆشخانەکانەکەن دڵخۆش بن، یاخود کاتێک ئەو کاتێک کە چاوەڕوانی دەرمانێ شتێکەکەن بێن بتوانن لێرە سێری وێنەیە بکەن چێژی لێوەربگرن. سەبارەت بە وێنەکان چەند خەستخانەیەک لە خۆگرێ، چەند پیشەیەک لە خۆگرێ. بۆ نمونە خەستەخانەی منداڵ و منداڵبوانی هەڵەبجە وێنەی چەند دەرمانێکم کردووە، بۆ نمونە وێنەی حەبێکم کردووە کە پێیەکەنێ حەبەکە، هەروەها وێنەی چەندین منداڵی ساوام کردووە تاوەکو ئەو مناڵانەی لێرەن چێژی لێوەرگرن، یاخود ئەو دەرمانانەی کە مناڵەکان وەری ئەگرن چێژی لێوەرگرن و دەرمانەکان لەو خۆشەویست بێ و بیخۆن. بۆ نمونە ئەو حەبەی کە پێیەکەنێ واکە کە ئەم حەبە خۆشەویست بێ لە ئەو مناڵەکە بیخوا. هەروەها چەندین وێنەم کردووە کە تایبەتە بە نەخۆشخانەی کیمیابارانی هەڵەبجە، بۆ نمونە وێنەی قەڵەمێک لێرە هەیە، قەڵەمەکە پشتەکەی هاوەنە و خوارەوەی قەڵەمە. ئەم وێنەیە تعبیر لەوە کە ئەوان بەچی وەڵامی چیان کرد لە ئێمە و ئێمەش بەچی وەڵامانیانەوە. هەروەها چەندین وێنەی تری تایە، بۆ نمونە وێنەی عملیاتی تایە، وێنەی عملیاتکردن کە چەند دکتۆرێک عملیاتی نەخۆشێکەکەن ئەو وەکو وتمان بۆ نەخۆشخانەی کیمیابارانە. و چەندین وێنەی تری تایە تایبەتە بە ئێمەرجنسی هەڵەبجە، ئەویش وێنەی فریاکەوتنە، کاتێک کە نەخۆشێک حاڵەتێکی تەواوی هەیە یەکسەر ئەوان فریایەکەون. چەند وێنەیەکیش تایبەتە بەوە. و وێنەیەکی تریشی تایە وێنەی کارمەندانی پاکەرەوە کە سمبولی ئەم شارنکەوە بە شانازیەوە خۆمی کێکم لەوانە لە کۆمپانیای گەردین، یەکێکیشان تایبەتە بەوێ. و لەم مابینەیە پەیوەندی نێوان پەرستار و دکتۆرە کە زۆر پەیوەندیەکی بەڕاستی ئەوەی من بزانم پەیوەندیەکی زۆر خۆشەویستی هەیە لە بینیانەکەواکەن هەمیشە کارەکانیان بە جوانی جێبەجێبێ. یەکێک لە وێنەکانم نووسینە کە تایبەت بۆوان کە دەڵێ لە پشتی هەر دکتۆرێکی کارامە پەرستارێکی بە ئەزمون و مەزن هەیە. ئەمەش تایبەتە بەوان و من زۆر سوپاسیانەکەم لێرەوە، چونکە بەڕاستی ماندووە بن لەگەڵ نەخۆش و خەڵکی ترە. طبعا ئێستا بە نزیکەی 10 بۆ 15 پرۆژەی ترم لە مێشکایەوە بە نووسراویش نووسیمە، ئینشاءالله بە پێی کات و زروف ئینشاءالله بەردەوامی بۆوانی شێم و من لە کۆنەوە هەر خەریکی ئەم کارەمەوە. چەند کارێکی تریشم کردووە، بۆ نمونە لە کۆلێژی وەرزشی هەڵەبجە تاوەکو ئێستا نزیکی 9 ساڵە بێ وێنەکان هەرماون، ڕەونەقێکی جوانیشان هەیە هەر ئێستا، بۆیە بەردەوامم لەسەر ئەو کارانە. ئینشاءالله بۆ پرۆژەکانی تریش بەردەوامیان پێم و ئینشاءالله کەسانی تریش ژیان پشت مەگرن و چونکە ئەم شارە گەنجی زۆری تایە، ئەوانیش پشت مەگرن و یەن لەگەڵ منا خەریکە بن.